بینەرانی خۆشەویست سپاس بۆی کە بەردەوامن لەگەڵمان لە بەرنامەی ئەمڕۆ دووبارە پەیوەندیەکمان گرتووە لەگەڵ ساڵحی سەرداری لە ڕێگەی سکایپەوە سەبارەت بە دەستگیرکراوەکانی ئەم دوایانە چ لە شاری سنە و چ ئەو جەماعەتەی کە لە زیندانی ورمێ دەستیان کرۆ بە مانگرتن لە خواردن ماوەیەکی درێژە دژ بە ئەعدام و ئەحکامێکی شەنیەکەیانەوێت لە مردیانەوە ئیجرا بکەن. ساڵی سەرداری دەنگی منت هەیە؟ سڵاو هەیە بۆ سپاس دەکەم بۆ بەژاری لەم بەرنامەیە. سڵاو هەیە بۆ تۆ بۆ هاوکاران و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەو. ساڵی سەرداری با لە ورمێەوە دەست پێ بکەین. ماوەیەکی چەند هەفتەیە کە کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی لە زیندانی ورمێ دەستیان کردووە بە مانگرتن لە خواردن و فشار بێنن بۆ جمهوری ئیسلامی کە ئازادیان بکات. ئێوە قسەتان چێ لەم بابەتەوە؟ بەڵێ بە چەند 35 ساڵی ڕابردووی جمهوری ئیسلامی هەمیشە زیندانەکانی و ئەو شوێنەوە بەرحاڵ ئینسانی تیا بەند کردووە و حەبس کردووە پەڵ بووە لە ئینسانگەرێک بێگوناح و بەناحەق لەژێر شکنجە و لەژێر حکمی نائینسانی و غێرعادلانەی قوانینی جمهوری ئیسلامیان و بەتایبەت لە هەواکە خۆتان نیشان پێکرد لە زیندانی ئورومیەیش مەجموعەیە لە زیندانیان سیاسی مانیان گرتووە. زیندانیان هەم سیاسی هەم کەسانی بەجێگەر مختلف کەوتونە سەر زیندان مانیان گرتووە، بەشێکیان حکمی ئیعدامیان بۆ سادر کراون و بەشێک تریان بەرحاڵ هەم هاوکاریان و حمایەت خۆیان لە باقی جەماعەتەکە ئەعلام کردووە و هەم بۆ ئەوە کە ئەحکامی ناعادڵانە لە مورد هەموو ئەو زیندانیان و چه سیاسیەکان و چه کەسانێک وا بە جلوگەل مختلف و گیراون ئەم ئەحکامە لای جمهوری ئیسلامی سادر کراوە بە توول ئەم چەند ساڵە لە زیندانەکانیش بەخەرن بارزە کراوە ئەحراز کراوە بە ئەم حکمانەوە ئەمەش دەو چوارچێوە قانون تەوزیحەوە بەتایبەت حکمی ئەعدامیان بەسەر جەماعەتێکا داسەپاندووە و قارە ئەم حکمە ئەعدامن بۆیە لە زیندانی ئورومیە مجموعەیەک دەستیان داوەسە مانگرتن یا اعتصاب و ئێستا هەر ئەم جریانە بەردەوامە و چەندێک موافقە بن چیرەکەن چەندێک حمایەت لەم لاولا لە زیندانەکان ترۆ خەڵک خانەوادەکانیان سازمانهای مدافع حقوق زیندانیان سیاسی ئینسانهای شرافتمەند لەو جامعە بەستەگیە کە ئەمە چەندێک متحدانە ئەتوانێت جمهوری ئیسلامی وادا بە پاشەکشێکە بۆ ئەم حکمە غێر ئینسانیانە بەسەر خەڵکە چاوانەوە حکمی ئەدامیان بۆ سادرکراوە یا ئەبەد یا زیندانگەر توولانی مدت بەسەریاندا سەپاوە جمهوری ئیسلامی وادار بکە بە پاشەکشێ. ئەمە بێخەن زیندانیش عەرسەیەک بووە. هەمیشە زیندانەکان جمهوری ئیسلامی لە سەرەتای بە حاکمیەت گەیشتنەوە هەتا ئێمەوە پێکەوە قسەکەین بێخە عەرسەیەک بووە مەیانێک بووە لە مبارزە بۆ ئەوە عەلارەغمەوە کە دەستیان بە هیچ شوێنێ ناگا عەلارەغمەوە کە بەند کراون ناو دیواری سمنت و تۆڵاییدا حەبس کراون بەڵام ئیرادەی ئەم ئینسانانە لەوێش بۆ ئەوە کە بە حەقوق خۆیان بگەن بۆ ئەحکام ناعادڵانە بەسەریانە دانەسێک ئیجرا دەکرێت بێخەمەیانەکەنەوە مبارزەوە ئەم جەماعەتی چە لەوێ دەستیان کردووە بە مانگرتن لە خواردن. ساڵی سەرداری سێشەممەی ڕابردوو ڕۆژێکی خوێنایی بوو لە زیندانەکانی ئێرانە لە بەندەر عەباس وەروە ورمێوەمان ئەم زیندانانە تقریبا 18 نەفەر ئیعدام کران کە 3 نەفەریان لە زیندانی ورمێ بوو پیا بوو ژنێک هەروەها بەعام ئەم مەوجە لە کوشتارە لە دەوڵەتی تدبیر و ئومیدی ئاغای ڕۆحانێ چنایەکی لێنرێ و خەڵک بەرامبەری ئەبێ چی بکە باشە؟ ئەوە فقط ئیشارەتان پێکرد لە دەوڵەتی ئاغای ڕۆحانیان بەرعەکس ئیدعاگرێەوە خۆی ئەیکرد و بەرعەکس ئەو تەبلیغاتەوە بەشێک لە ئۆپۆزیسیۆن دەری پێخۆش کردبوو پێ و ئەم ئیمامزایەتێت و خەڵک لە مەئەسات و زوڵم و ستەم لە جاتیانە بێ لە دەورەی حکوومەت ئاغای ڕۆحانیە زۆرتر حتا دەورەی ئەحمەد نیژاد خەڵک ئیعدام کراوە و ئەمە شتێکی تازە نەبووە بۆ جمهوری ئیسلامی. هەر لە ڕۆژ ئەوەوە هەتا ئاخر تا ئێمڕۆ ڕۆژانە بە ئیعدامکردن ئینسانەکان بە
ئەوە کە ڕۆ و وەحشەت لەناو جامعەکان بڵاوە بێت خۆی ڕاگرتووە هەمیشە حەربەیە وەرە دەستیاوە هەمیشە لەو ئیدامایە بەعزە وەختێک مردن و بەعزە وەختێک مبارزات خەڵک لە هەم زیندانە هەم لە دەرەوەی زیندانە مەجموعەیەک پاشکشەی بە ئەمانە کردووە دەستیان ڕاگرتووە بەڵام لە شایەتگەرێکەوە لەخەرز ئەمان کارگەرێک تایبەتی تریان کردووە بە فەرز یا وارد مزاکر لەگەڵ غەربا بوون یا جو اعتراض لە جامعە زۆرتر بووە خەڵ زۆرتر شەقامەکان بۆ چاودەرسێنکردن خەڵک ڕویانکردن زیندانەکان و ئەحکامێک وا حتا لەوە لە حکمە ئیعدام نەبووە تەبیعەکەوە بەئیعدام و ئەوە ئەم وەحشەتە لەناو جامعە بڵاوەکەن و کەس نەوێرێ دەستدات بە اعتراض و کەس نەوێرێ سیاستەکان جمهوری ئیسلامی باتە ژێر سوعال بەڵام عەلارەقم پیشتم خوێن شنارەوە لە زیندانەکانە کردووە لەتر ئەم 36 ساڵە وەلێ بلەخەرە مردم ناچار بوون لە ئیدامی زندگی ناچار بوون مبارزەکەن عەلەی جمهوری ئیسلامی بۆ نەجاتیانێ بەدەست ئەم وەزعەوە ناچارن شەو ڕۆژ زەحمەت کێشن لە فکرەوە بن کە زندگیان ڕۆژێک دوای ئەوە باشتر بێ لە ئەم بێحقوقیە لەم بێکاریە لەم زۆڵ و ستەما لەم ئەوە کە ئازادی فەردی ئیجتماعی ئازادی چودار حتا سنفی مبارزات سنفی و سەردیکاری و ئەوانیشیان نییە نەجاتیان بێ ناتوانن بەر ئەم وەزعە بگرن و ئەم جامعە و 70-80 ملیۆن ئینسانی هاتیە و ئەکسەریەتێ قەریب بە ئیتفاقی ژێر خەت فەقرە و ئەکسەریەتی ناڕازی لە جمهوری ئیسلامیەوە ناتوانن سەرکوتیکەن حتمما بازمان دەسەیانە ئەم جۆرە لە جەنایەت و کوشتن ئینسانەکان کە لە بەرد و لە بەردیخانان بەڵام ئەم جامعە مەجبورە بە ئیدامەی زندگی مەجبورە بە سوخت و سازی ئایندەی خۆی مەجبورە دەفاعکار لە زندگی و لە بوون و مان خۆی دەرنەتیجە ئەمەیش وازان بر چوارچێوە قابل تەوزیحە جامعەیە جامعەیەکە عەلا ڕەغم هەموو سەرکوتێ ئەو شتانەوە خۆ ئیشارەت دەکەی لە زیندان لە خیابان گرتن کوشتن تەحمیق بەڵام نەیانتوانی وە خەفەی کردووە لە قوڵجۆشایە بۆیە ئەم قوڵجۆشە بۆ قوڵجۆشە بخێنن و نەیەوەن زیاتر ئەعتراض بێت بەرامبەر بە ئەم جۆرە شتانە بۆیە دەستیان داوەسە ئەم سەرکوتانە ئەم خۆشنانە لە زیندانەکانە و ئەمەیش کە ئیسە دەستیان پێکردوەوە تۆ ئیشارەت پێکرد هەر لە ئۆرومیە هەم لە شیرازیا زۆر شوێنەکانی تر کە بەشێکی بە نەزەر من ممکنە ئورومیە یا شیرازیا فلانە شار دەنگی بێتە دەرەوە کە ئەو لە کەس ئیعدام کران بەڵام بەعزێ لە زیندانەکان ئیعدامەکرێن و حتا دەنگی ناگایە دەرەوە کەمتر ئەگا بعضی وقتی بوم مثلا 15 هفته گذرا جماعتی اعدام کردووە یا حکم سەمیە لە بورودیانە صادر کردووە 2 هەفتە دوای ئەوە خەوزانی وێسی بەرحال گەرەکمە ئەوە بێژن ئەمە لە چوارچێی ئەوزای ئەحواڵێکی سیاسیە لە جمهوری ئیسلامی تایە قاری است و ئەزانێ ئەگەر مرەتەب سەرکردنەکە مرەتەب خەڵک نەکوژێ خەڵک دێنە مەیان و ئەوانە نمونەگەرێک لەم ماوە مەسەڵەن بۆ ئیتر بۆ ئەسید پاشیەکە چێ ئەعترازاتێک ڕێکەوت یا حتا بۆ دفاع لە خەڵکی کوبانی خەڵک لە فرسەت ئەگەڕێت لە دەرفەتی ئەگەڕێن کە ئەعتراز خۆیان دەربڕن و لەم وەسعەوە پێیان تەحمیل کراوە نەجاتیان بێ ئەمە لەو چوارچێوە قابل تەوزیحە ئەم مبارزە هەمیشە هەیە بەعزە وەختێ ئەمان دێنەمەیان زیاتر خۆیان نیشانە دەن بە جمهوری ئیسلامی مەجبورە پاشەکشێ بەعزە وەختێ شایەتگەرێک سیاسیەک دەبەرەوە کە ئەوان زۆرترە پێیان تەحمیلەکە زۆرتر سەرکوتکەن و خەڵک وادار بە عقبشنی کرد بەڵام ئەم مبارزە مرەتەب تەجربە نیشانی داوە ڕۆژ بە ڕۆژ مانگ بە مانگ شار بە شار کوچە بە کوچە کۆڵان بە کۆڵان ئەم ئەعترازاتە هەر بەردەوام بووە کێشمەکێش و ملمەلەندەیەکە بین خەڵک لەگەڵ ئەم حکوومەت ڕەشاوە بەسەر تێ هەرسەر داسەرچوە حاڵە تۆزیحە بزەوت ساڵی سەرداری ئێمە شاهدی ئەوە هەین کە بەس ئەزانی کە حزبی حکومەتیست یەکێ لە معدود ئەحزابێ بوو کە بە شێوەی جدی عەلەیهی هەر نوع هەڵبژاردنێک بوو و ئەی دەما گەڵتجاریە بەڵام لە کوردستانە جەماعەتێک بە ناوی ستادی انتخاباتی بۆ ڕۆحانی کەرکی هەوڵدان بوون ئایا فرسەتی ئەوە نییە ئێستاکەتر بەمانە بڕەن دەردەم شەیادی هەڵگرن کە کارنامەی ڕۆحانی و باقی ڕێجمهوریەکانی تری ئێران سەلەفەکانی پێشخۆی
هەمووی هەرم قماشن قسە چێ بۆ ئەمانە؟ زين شو مجموعة كان لها شيء جامعة وأجد جامعة كردستان واقعي شاهد فيكر بالآخر منفعت يعني هي لما نوي رجيمك زمان شعب إساء الزوج الأول جوي سامي شواء تون بهيج أنواع ناتواني جماعة وإصلاح طلبون وسراني إصلاح طلبون قاعد أكيد كساني وكو جلال زادة كساني وكو عبد الله السهرابي يا كساني وازو تبنى يدي بإصلاح جمهورية الإسلامية لفراكسيون مليا أو على مغاد جمعية متحد كرد بونك أو أغاي أدرو أوانك أو فوتي كروا إذا شو زعم قالك يعني أنواع كار وأنواع تبليغات كان بو بيش مثلا أغاي خاتمي شو يعني نيتواني أغاي أحمد نجاد نيتواني أما أغاي إذا أغاي روحاني هاتو وقالك يعني خلبنا بشت رجيم أما ديجاي أمشف صالة واجب الإسلامية ولا كردستان ولا إيران أخذ بشيء لسرماية داركان لارتجاع لأنوا منفعتها ولا ما نبي جمهور الإسلام فهاي جمهور الإسلامي متبين وكلوا صار بصار شوار صار بشوار صار السياسة كان قوي وإشراء أبدأنا ولا بيعودنا كوادي وأوعدنا طبعا بشيء لخلق كذا زمن كأجن وتوش توهما وأكلنا شوية كساري وكو أغاي أدب يا وكو جلالي زادة يا أنا ورا بإصلاح فراكسيون كردكان ولا مجلس دولة مختلفة برزمن أول مشروع أول جابوا نفسه وحتى كسانك معون أشد برون أم جمهورية متحد كردان وقيتش أنا حزب الجنوسكالية أمانوا بإصلاح لما يدقان مجلس دولة مختلفة عبون والسلب الجمهورية الإسلامية وأواني إصلاح طلبة كان لكردستان ناس سعيا اللي بيجوا هذا ألف يقول الدوران عليه خاتمية معدة هذا دخول دوران خاتمية أو اتفاقات القومية بنيامة يعني الصعب بصعب روش بروش تعداد أداء مكان دوران خاتمية تعداد أداء مكان دوران حتى أحمد نجاد من زمن لدوران خاتمية أغي روحاني مجدان لدعوة روحاني تدو تنبيل وهم يدبتوا الدنيا بهشتي بريد بيعمل نجير السعال ليش تشيبوا أولية له أولوية وحلقة كجن أولية للشيرازة وحلقة كجن أولية حتى مأساة الفقر والفلاكة للدولان آغي روحانية بالنسبة جاران زور دقوة أتوى سؤال لك لرباب النان وشي وعي هاد الدولان آغي خاتمي سيدر سبوي زافادي خويا وعديك لا دابا بلازم من دو بالخدا شبكة يكيك نوانوع تسفير قطعي ناس نبو تربو هيش كسب على هناك نابل منفعت ناس هل عين آغي خامنئي هل عين آغي روحاني وخاتمي أحمد النجاد بشيك للدولة باريك للجمهورية الإسلامي وهو أنه عزم في الإصلاح طلبان كل طبعا بشيك لدولة مختلفة خلقي عادين أكلنا شوين تبليغات وكان وياك حتما الدولة إشراء أو أحمد الجان نيكر أما أغي روحانية قوي داوة بن مهدقان نازل فرنسيين كل لمجلسة أقل بيت بشتيوهي ليبكن دنيا أكاد بهش بويا شو زعنا خلاقة نزيدة نان جرانتر نامي ويبين لحسهاي مختلف زندگية آمار إنسان صار نوبر شاول يبكن لقيمة نان قوش أو بنزين دار بل هرچه كس زيدانية كان تعداد أو السرقة كان تحميق شاول أبو روجان أبو مردنتين وجوانانتين بوجنانتين خيابانا بزن بنسبة جاران بينا بردسيان أم آمارة چند برابر بزرين لردن تواوضوا تاكي سرقة قبولكن تاكي شبش نجل تبليغاتي عمل قريباني كسان يقول جمعية متحد كرد وآغي أدب وأودانا كيتر برزمن أمانة فاكتن ادعاي من التونية وخالت وانا بسيارك وجاء يكتر من أزامن درسدك يبجاز ولا خلقي كردستان وخلقي إيران طورهم إنما وما جناح جمهورية إسلامي شو إصلاح طلبي شو غير إصلاح طلبي بنظر النبي إيه مخوما ما نوكين بكسان اسمه إصلاح طلبان كله بلان بشيك دو خلقه بشيك كم يشتاقوا يانس بشن متوجه مزعبن وأوانوا تبليغات ينبوكن محضوعين يمن بيان جير سعاد وبيان واقعا شركا كإيمة بلد باي صنوقلي وإيسا سيدرسا نان من قراتلبو چيبكا بيكاردلبو دس مصدم نية سركوت زيادلبو لخيارنا الشار قشتو نازم حزب الله تردها جمهورية إسلامي بوصل خلق بوصل جوانات بوصل
ژنان زیاتر بووە من وازان ئەمە ڕێگەیەسیوە جمهوری ئیسلامی عەلامەتی بشم تەبلیغاتەی ناتوانێت دڵی خەڵک لە کوردستان و لە ئێران بەدەست بێنێت بەڵام قەتعەن جەماعەتێک بەقای خۆیان سەروەت و سامان خۆیان ئیمکانات خۆیان و قدرت خۆیان لە مانەوەی جمهوری ئیسلامیان تەنیا ڕێگایەوەسە کە جمهوری ئیسلامی لەبێ بچێت ئەوە گشت ئەم کەسانە ئەکەونە ناوە ئەم تەحمیق و تەحریف و درۆ و دلەسەوە خەڵکیان داوە و خەڵکیان بەشێک کەم عەزمکردن بە خەڵکە تۆشن تەبلیغاتیان ئەو وەختە گشت ئەمانە ئەشتە سەرجێ خۆی و بە ئومید ئەو ڕۆژەوە جمهوری ئیسلامی لەبین بین و دنیایەک وا شایستەی ئینسانهای ئیمڕۆیە بەسەر وێرانی جمهوری ئیسلامی دروست بێ بۆ وەخت لەمە زیاتر توش مەئەسات و زەحمەت و مایۆرایی نەبێت. ساڵی سەرداری وەک پرسیاری ئاخر یەک دەقە تکایە مەجای بەرنامەکەمان کەمە بێنەوە سەر بەم باسەی ترمان کە بۆ دەستگیرکراوەکانی ئەمڕۆ چ لە شاری سینەکە چالاکوانی سیاسی و مەدەنی گیراون چ لە ورمێ ئەبێ چی بکرێ ئایا ئەبێ شاهید بین تا ئەمانە لە زیندانە بمێنەوە بۆ مانگها و ساڵهای تر یا ئەوانەی لە زیندانی ورمێن ئەدام بکرێن چی کردن؟ من پێم وایە تا ئێستش خەڵک نیشانیان داوە هەمێشە لێوە باسمان کردووە وە سونەتگەرێک بووە لە جامعە هەروانە بەرزەمێدایە بێت شتێک تازە نییە خەڵک بە ئەنواع مختلف بە شێوەگەل مختلف بۆ ئەوە جمهوری ئیسلامی وادار بە پاشەکشێن بۆ ئەوە گیراوەکانێک لە جمهوری ئیسلامی لە زیندان نەجات بن ئەنواع کاریان کردووە بۆ قدرەتیان بۆ دەسەڵاتیان بووە ڕژاوەسە شەقام داوای ئازادی زیندانیان سیاسی کردووە و بۆ بە شعارێکی سەرەکی خەڵک وەختوا بووە خانەوادەکان چوون بەردادگا و ئیدارەگەت مەربوطە و ئیطلاعات و ئستانداری و چوزان دانستانی و ئەو دارانەوە مەربوطن بەر زیندانەکانیان گرتووە خانەوادەکانیان و خەڵک چوون لەمانە حمایەتیان کردووە بەستگی بە ئەم تەناسب خۆراوە بەسی بەهێز خەڵک و سەرکرداش جمهوری ئیسلامی هەست ئەمان هەمیشە شێوەی دروست و ئەوانەی هەڵهاوبژاردووە بۆ نەجاردان زیندانای سیاسی بۆ ئەو دەستگیرکراوەکان ئەس جملە ئاگادارن دەڕۆژنەوە بەر دوو کەس بە ناوەکانی بەرژەی سادەقی و فەردی میرەکی بەجرم ئەوە ئینسانگەلێک بوون تۆ جامعە دفاعیان لە حەق و حقوقیان بوون فعال مەدەنی بوون فعال کارگەری بوون دەستگیریان کردون هەر لە زیندانە و بەلەوەیش حتا لە جریانی دفاع لە خەڵک کوبانی مقاومت کوبانی جەماعەتیان بە زۆرتر زیندان کرد کە بە وەسەقیگەل بانەوە ئەمانیان ئازاد کرد وەلی خەڵکەکە هەر ئەو شوێنیان بەکار برد چوونە بەر دەرگای زیندان و دادگا شایان هەوڵ بۆ دادستان و ئەو و خەڵکی شاریستنە یا خەڵکی شاری ورمێ یا خەڵکی شارەکانی تر چون لە خانەوادەکان حمایەتیان کردووە تانیایان نەهێشتون ئێسەش من پێم وایە هەر ڕێگەوەسە پێم وایە ڕێگەوەسە بێژین زیندانیان سیاسی ئەبێ ئازاد لە دەر و دیوارە بنووسێ لە مەدرسا بنووسێ لە کارخانە و خیابانە بنووسێ زیندانیان سیاسی ئازاد بن و خانەوادەکان وەختێ ئەچن سەرنوشتی عەزیزانیان دەرخاستەکەن بەرزەمن وەزیفەی هەر ئینسانێکی شەرافەتمەندە لەو جامعە چ لەم خانەوادانەوە بەناحەق عەزیزەکانیان تنی زیندانەکان کراون هاودەردیان لەگەڵ بکەن لەگەڵیانە دانیشن هەتا ئاخر کە مەجبوریانەکە جمهوری ئیسلامی وەکو باقی زیندانیان سیاسی ئازادکەن بە هەر دەرەجەیەک دەست لەسەر دەست دارین ئەوان بەن زیندانەکان بتونەکەن بە هەر دەرەجەیە ئێمە زۆرتر بین دفاعکەین دفاعکرد لە خانەوادەکان کەین شعار بنووسین هەر شێوەیەوە ڕاهبەران و فعالین و ئینسانهای ئازادیخواز لەو جامعە بە دروست تەشخیصیەکەن تەنیا ڕێگەوەسە ئیحتراز و مبارزە هیچ ڕێگەیەکتر هیچ نسخەیەکتر هیچ کەس شت نابا و ئەمان لە توول ئەم چەند ساڵاوە ئێمە دەرگیر بووین لەگەڵ جمهوری ئیسلامیە بارها و بارها ئەوەی نیشان داوە غێز ئیحترازی متحد و یەکپارچە غێز هاوبەستگی لەگەڵ خانەوادەی زیندانیان سیاسی غێزەوە تەنایان نێڵی لەبەر دادگا و ئوستانداری و زیندانەکانە هیچ ڕێگەیەکتر نییە جمهوری ئیسلامی خۆی کەس ئازاد ناکات ئەبێ ئێمە بە زۆر ئەم کەسانە دەست جمهوری ئیسلامی ئازاد بکەین زۆر سپاس دەکەم ساڵی سەرداری بۆ بەژاری لە بەرنامەیە منیش سپاسدان دەکەم کاتێکی خۆشتان بۆ ئاواتخواز بینەرانی خۆشەویست سپاسدان دەکەین کە تا کۆتایی ئەم بەرنامە لەگەڵمان بوون بە هیوای دیدار لە بەرنامەکانی ترە